سڵاوتان لێبێت و بەرخۆدانتان باش خەڵکی خۆڕاگەری شارەکانی کوردستان و ئێران لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرواری پێنجشەممە 29 مانگی بەفرامبەر لە بەنامەی ئەمڕۆماندا لەبارەی جێگرتنی سوپای پاسداران لە نێو لیستی تیرۆریسم لەلایەن یەکێتی ئەوروپاوە واکنووشی جمهوری ئیسلامی و ئاڵوگۆڕی سیاسی و اقتصادی بە دوای ئەو بڕیارە لێدوان دەکەین. بۆ مەبەستەش میوانداری بەڕێزان هاوڕێ جوامێر ماراو ئەنجامی پژاک لە دەرەوەی وڵات و هاوڕێ مستەفا زاهدی هەڵسوڕاوی سیاسی دەبین بۆ هیوایە چاکۆتایی لەگەڵمان بن. هاوڕێیان سڵاوتان لێبێت، زۆر سپاسکە بەشدارن لەم بەنامەیە. سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی عزیزی کۆمەڵە تیویش. سڵاومەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی عزیزی کۆمەڵە تیوی و هەروەها بۆ کاک جوامێر هیوایی سەرکەوت. زۆر سپاسکە بەشدارن هاوڕێ جوامێر. بەوە پرسیارەکانم دەست پێ یەکەم لە کۆبوونەوەی دوێنێ پەرلەمانی ئەوروپا سوپای پاسداران بە 598 ڕێی مثبەت ئیزافەکرا بە لیستی تیرۆر. ڕای ئێوە ڕای بەڕێستەمەش نەفین لەبارەی ئەم تەسمیمەوە. جارێکی تر سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی عزیزی کۆمەڵەتی و هەروان میوانی عزیزی بەرنامەش. دوێنێ ئەو تەسمیمە گیرا و خۆشبەختانە ئەمڕۆیش دیسان بە ئەکسەریەتی قاتە ئەو بڕیارە پەسەند کرا. ئەڵبەتە لە بیرمان نەچێ هێشتا مەرحەلێکی ئەساسی ماوە ئەم بڕیارە کە بچێتە بواری جێبەجێکردنەوە، ئەویش دەبێ بڕواتە شۆڕای یەکێتی ئەوروپا کە ڕۆژی دووشەممە دیسان لەسەر ئەوەیش بڕیار دەدەن کە جارێ بەلەش من داوای لێبوردن دەکەم لەسەری ماڵەکەمانەوە خەریکی تعمیرات ئەگەر بەڵێ کێشەنیە دەنگێەوەمان بە وازەحی هەیە داوای لێبوردن دەکەم. ڕۆژی دووشەمەیش دیسان بڕیاری دەسەر دەدرێت لە شورای ئەوروپا. بەڕای من ئەم هەنگاوە هەنگاوێکی باش و پێویست بوو ئەگەر چی درەنگە، بەڵام من ئەمەوێت لەسەر چەند لایەنی ئەم بڕیارە قسە بکەم. ئەویش ئەوەی کە یەکێتی ئەوروپا کردی لە ڕاستیدا نابێ بنرێتە حەسابی ئەوەی کە یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپایی وڵاتانی ڕۆژاوایی ئەنفاقێکیان دەرهەق بە گەلانی ئێران و شۆڕشی ژیان ئازادی کردووە، بەڵکو ئەوەی کە هاتۆتە ئاراوە نەتیجەی بەرخۆدان و خۆڕاگری و ڕاوەستانی ئەو گەلانی ئێرانە لە شەقامەکاندا لە بەرامبەر هەموو ئەو وەحشیەتەی کە کۆماری ئیسلامی دەینوێنێ. یعنی لە ڕاستیدا وڵاتانی ئەوروپایی و دنیای غەرب کە حتا ئێستا وەکو سوپاپێکی مانەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەمەڵیان کردووە، ئەنا ئەوان لە منوت و زۆر باشتر دەزانن کە کۆماری ئیسلامی چه دەسەڵاتێکە، هەڵوێستی کۆماری ئیسلامی هەڵسوکەوت و ڕەفتاری لەگەڵ ژنان، لەگەڵ نەتەوە بندەستەکان لە ئێران، لەگەڵ کرێکاران، لەگەڵ زەحمەتکێشان، لەگەڵ وە شێوازی نزیکایەتی لەگەڵ مافی مرۆڤ لە منوت و زۆر باشترەوە دەزانن. بەڵام ئەوەی کە ئەوانی هێناوەتە سەر یعنی ئەم قەناعەتەی لە ڕاستیدا بڵێن ناچاریانی کرد ئەو خۆڕاگریەکە لە ئێستادا بێوێنەیە پێی نایە ناو 4 مانگەوە. بۆیە بەڵام لە هەر حاڵە ئەمە کارێکی پێویستە و کارێکی پێویست بووکە کە دەبواە بکرایە و دیسان دەڵێمەوە نابێت بنرێتە حەسابەوەی کە ئەمان ئەنفاقێک و یا لوتفێکیان دەرهەق بە و شۆڕشە کردووە. سوپای پاسداران مێژوویەکی هەیە، کارنامەیەکی هەیە بۆ تەواوی دنیا ڕوونە، ئەوەی کە دەکرێت لە سەراسەری دنیادا ئێستا لە زۆر وڵاتدا ئەمە سەلمێنراوە کە کۆماری ئیسلامی لە ڕێگەی سوپای پاسدارانەوە لەو تێرۆرانە کە لە دەرەوەی وڵات دەکرێت دەستی هەیە و ئەمە لە دادگاکانیشە سەلمێنراوە. ئەمە بەڵگە هەیە و تازەترین بەڵگەیشیان دەبینین ئەوەیە کە لە بلژیکا کاردار یا سەفارەت سەفیری کۆماری ئیسلامی کاردارەکەی لە بلژیک لە دەستی ڕاستەوخۆی هەبوو لە تیمێک لە ژێر نەزەریدا بوو بۆ کارێکی تەرۆریستی کە قەراو لە فەڕەنسەدا ئەو تەجەموعی مجاهدینەکان لێ بتاکەن. ئەمە نمونەی یعنی هەرە تازەیە. بۆیە وڵاتانی بەڵگە هەیە کە یعنی وڵاتانی ئوروپایی ئەستنادی پێ بکەن کە سوپای پاسداران بخەنە لیستی ترۆرەوە، بەڵام هەتا ئێستا و کارەیان نەکردووە چونکە مماشات دەکەن. یعنی بەرژەوەندی ئەوان مافی مرۆڤ
ئەو زۆڵم و زۆرە کە کۆماری ئیسلامی دەیکا ئەو تاوانانە کە دەیکا ئەو جنایەتانە کە دەیکا بەداخەوە هیچ کەم لە بەرامبەر پاراستنی بەرژەوەندیەکانی ئابووری خۆیاندا بەداخەوە هەمیشە گوێی خۆیان چاوی خۆیان نوقاندووە گوێی خۆیان لێگرتووە لە بەرامبەری هەموو ئەو تاوانانە دەیکرێت بەڵام لە ئێستادا ناچار بوون ناچارن کە ئەو کارەکەن دەنا بەڵگە هەیە و بەڵگەی زۆرە من نامێت ئەگەر پرسیارەتر بێ و پێویست کە زیاتر لەسەرمە ڕاوەستە دەکەین یا کادیانەوە بۆ میوانی عزیزی تری بەنامەش لەبارەگەر قسێکی تەکنۆلۆژی هەبێ و بەنامە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ مستەفا لە ئێوە بژنەفین زیاتر لەبارەی ئەم تەسمیمەوە ڕۆژی چوارشەمە لە کۆبوونەوەی پەرلەمانی ئەوروپا بە ڕێی 598 ڕێی مثبت جمهوری ئیسلامی ڕێ بۆ دریاکە ئیزافە بێ بە لیستی تۆرر ئەم ڕۆژ 27 وڵاتی یەکێتی ئەوروپا ڕێیان بەوە دابوو قرارە ڕۆژی دووشەمە ڕێی قەتعی بێ لە ئێوە بژنەفین زیاتر. منیش جارێکی تر سڵاومێ بۆ ئێوە بۆ بینەرانی بەرنامەکەتان و بۆ میوانی تری بەرنامە بەڵام منیش هاوڕام ئەمە لە ڕاستیە لوتفێک نییە یەکێتی ئوروپا یا ڕەنگە ئەمریکا یا دنیای ڕۆژاوا بەعام بە خەڵکی ئێران و کوردستانیان کردێ بەڵکو ئەمە لە ڕاستیە وەستانەوەی خەڵکە ئەوانی ناچار کردووە بەوەی کە بچنە نێو ئەو دۆخەوەکە بتوانن چۆن بڵێم کۆماری ئیسلامی بخەنە ژێر ناو ئەو حەسارە ئابووریەوە بەڵام ئایا ئاخۆ ئەمە هیچ ئەگۆڕی لە وەزعەکە بێگومان ئەتوانێت کاریگەری زۆر باشی هەبێت لەسەر خەڵکی ئێران لە ناوخۆ و وێزەیەکی باش بدا بە خەڵکی ئێران لە هەمان کاتا بۆ ئەوەی کە خەڵکی بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی لە دەرەوە ناوەی ناوە بخاتە پراوێزەوە ئەمە بێگومان بێتەسیر نەبووە و نابێت بەڵام هێشتا یەک قۆناغی ماوە ئەویش ئەوەیە دووشەمە ئەبێ بە کۆی دەنگ ئەم پەسەند بکرێت و ئەو مەترسیە هەیە نەت بە کۆ دەنگیەکی لێ دروست نەبێت جیاوازیەکە لە دووشەمە قەڕوەدات ئەوەیە دەبێت کۆی دەنگ و هەموو ئەو ئەکسەریەتی دەنگ و زۆرینەی دەنگ گرنگ نییە کۆی دەنگ لە دەنگدانی پێنجشەمەی شورای اتحادیە ئوروپایەتی ئوروپا گرنگە و ئەوە ئەتوانێت لە ڕاستیە کۆماری ئیسلامی بێگومان دەست و پەیوەندی خۆی هەیە بەرژەوەندی ئابوووریەکانی لەگەڵی بەشێک لە وڵاتانی یەکێتی ئوروپا ئێستش پارێزراوە و ئەمە وا ئەکات کە ڕەنگە ئەو کۆدەنگیە نێنێت من لە ڕاستیە ئەو گومانەم هەیە ئەو کۆدەنگیە دروستکات چون دەنگی نەیاری هەیە ئەوە ئەو مەترسیە هەیە کە بەڵام بەرحاڵ ئەمە دەستکەوتێکە بۆ شۆڕشی خەڵکی ئێران و کوردستان و ئەم دەستکەوتە بەهۆی بوونی ئەو خەڵکەوەیە لەسەر شەقامەکان و ئەو شەقامەی کە لە کوردستانەوە دەستی پێ ئەو شۆڕشەی لە کوردستانەوە دەستی پێ کرد و گواسترایەوە بۆ بەشەکانی تری ئێران و ئەمە لێدانە لەو هێزانەی کە ئەتوانێت لێدان بێت لەو هێزانەی کە شەڕی نیابەتی ڕژیمی شەکەن و لە عێراق هەن لە یەمەن هەن لە سووریا هەن لە لوبنان لە هەموو منە ئەمە لێدانێکی گەورەیە لە ئەو هێزانش و ئەسڵەن ئەتوانێت جۆرێک پەڕۆپۆی سپای پاسداران و کۆماری ئیسلامی بکات لە بیریشمان بێت ئابووری ئێرانیش ئەمە لێدانێکی گەورەیە لە ئابووری ڕژیم بەو مانایەی کە ئابووری ئێران ئابووریەکە قۆرخی سپای پاسداران کراوە و ئەسڵەن لە دەرەوەی سپای پاسداران و ئابووریەکی گەورە و بازرگانی گەورە نابێت. کاک مستەفا سپاس لەبارەی مەترسیەکانەوە قسەتان کرد لەبارەی ئەو کۆی دەنگەکە بەدەست نێرێ بۆ ڕۆژی دووشەمە لەم ڕۆوەدا ڕۆژی دووشەمە ئەبێ هەوڵەکان چی بێت کە لەو ڕۆژەدا بە ئەو کۆی دەنگیە کە لازمە بکات بۆ ئیزافەکردنی سپای پاسداران بۆ لیستە. وەڵاهی بێگومان تا ئێستاش هەوڵ درا و ئەدرێت لەوەی کە ڕاکێشانی خەڵکی کۆماری دەنگی خەڵک و کۆی خەڵک دەنگی ببورن سیاسەکانی ئوروپاوە جماعی ئوروپا بۆ ئەوەی کە بتوانێت هاوسۆز بن لەگەڵ خەڵکی ئێرانە بەڵام یەک شتمان لەبیر بێت لە بەرامبەر
هەموو هەوڵەکانە تۆ کارترێکی گەورەی اقتصادی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئەبینیت کە پردێکی گەورەی ئابوووریە لە بینی دنیای شەرق و دنیای غەربا و نەوتێکی زۆری بەدەستەوەیە کە ئەتوانێت بە بەلاش شو هەرزان بیدا بە بەشێک لە وڵاتانە ساپۆرتی بەشێک لە وڵاتانە بکات بۆیە هەوڵەکان بێگومان ئەبێ هەموو ئەو هەوڵە دیپلۆماسیانە کە تا ئێستا بووە چڕتر بکرێتەوە بتوانرێت پەیوەندی بە لایەنەکانی یەکێتی ئوروپاوە بکرێت بەڵام بێگومان بەرامبەریش هەوڵی خۆی ئەدات هەوڵی خۆی ئەدا و هەوڵی خۆی ئەدا لانی کەم بتوانێت زۆرینەی ئەو مطلقە ئەو کۆی دەنگیە دروست نەبێت و تەنها ماوەیەکش بکرێت بۆ ئەو گرنگە میوانی تری بەرنامە ڕەنگە بەمە چۆن ببینێت بڵێ کاک جوامێر منیش گەرەکم بۆ ڕای بەڕێزیشتان لەبارەی ئەوە بزانم کە ڕۆژی دووشەممە بڕیاری قاتع دەدرێت لەبارەی ئەوەی کە ئایا سوپای پاسەڕێن بخرێتە ناو لیستی تر یا خۆت ئەو ڕایە نێرێتەوە وا لێکی بدەینەوە ئەمریکا لە ئیتحادیە ئەوروپایەکات ئایا ئەو کۆبوونەوانەی فعالینی سیاسی لە دەرەوەی وڵات کە کردویانەتە ئایا ئەتوانین ئەو فشارە بێت کە ئیتحادیە ئەوروپا تەسمیمی بۆ کارە گرتووە کاک جوامێر من دەنگی ئێوە نابیستم بەڵێ دەستکاری میکەکەتان کردووە ئێستا دەنگتان دەنگەکە لەلایەن ئێوە گیراو لە من نەگیرەوە سەرڕای ئەو تێبینیانەی کە لە وەڵامی پرسیاری یەکەمی ئێوەیشدا لە خزمەتانە باسم کرد بەڵام لە بیرمان نەچێ ئەم هەنگاوە ئەستن هێنانە بەرباسی ئەوەی کە هێزێکی وەکو سپای پاسداران کە لە ڕاستیدا ئەتوانین بڵێ یەکێ لە کۆڵەکەکانی مانەوە و زامنی دەسەڵاتی جنایەتکارانەی کۆماری ئیسلامیە سپای پاسدارانە ئێستا هێزێکی ئاوە لەلایەن وڵاتانی ئەوروپاییەوە کە تا ئەو پەڕی تەلاشی خۆیان دەکەن کە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر حتا کەژدار و مەریزیش بوو بێ مداراکەن لەگەڵ جمهوری ئیسلامیدا بۆ پاراستنی بەرژەوەندیە ئابوووریەکانی خۆیان بەڵام ئەوانەی هێناوەتە سەر ئەم قەناعەتەکە لە پارلمانی ئوروپادا بڕیارێکی ئەوە دەربچێ ئەمە معنایەکی زۆر گەورەی هەیە معناکەی ئەوەیە کە لە ئێستادا شۆڕشی ژەنجیان ئازادی قۆناغێکی تر چۆتە پێشەوە قۆناغێک یا هەنگاوێک لە ڕوخانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێمە نزیک بووینێتەوە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بەڵام مەبەستەکەم ئەوە بوو کە ئەم دەستکەوتە نابێ بنێتە حسابی قازان لطف و یا محەبەتێک کە وڵاتانی ئوروپایی دەکەن بەڵام ئەوەی کە بەڕێز کاک مستەفا زاهدی ئاماژەی پێکرد ڕاست دەکات بە پێی ئەو قانونە کە هەیە یعنی قانونی یەکێتی ئوروپا ئەگەر گروپێک لایەنێک یا هەر جەریانێکە قرارە بخرێتە لیستی ترۆری ئەو وڵاتانی یەکێتی ئوروپاوە بە پێی ئەکسەریەت و ئەقلیەت نییە دەبێت کۆی ئەو وڵاتانی ئوروپایی کە ئەندامن لە یەکێتی ئوروپادا دەبێت ڕەئیان مثبت بێت ئەگەر حتا گروپێکە لە لیستی ترۆری وڵاتانی ئوروپاییە تەنانەت یەک وڵاتی ئوروپایی لەو یانە ڕەئیەکەی خۆی بکشێنێتەوە ئۆتۆمات ئەو گروپە لە لیستی وڵاتانی ئوروپایی لە لیستی ترۆری وڵاتانی ئوروپایی دێتە دەرەوە یا ئەمە قانونی ئەوانە بەڵام سەبارە بە پرسیارەکەی ئێوە ئایا ئەم چالاکیانە خۆپێشاندان و تەزاوڕات ئاکسیۆنانەکە لە دەرەوەی وڵاتە هەیە چه کاریگەریەکی هەیە ئایا کاریگەری هەیە بێگومان کاریگەری هەیە بێگومان ئەمیش بۆ خۆی هاوتەری بوو هاوزەمان لەگەڵ ئەو خۆپێشاندان و ئاخێزە شۆڕژگێڕانەکە لە ئێستادا بە پانتایی هەموو ئێران لە ئارادایە بێگومان ئەوەی کە لە دەرەوەی وڵاتیشە کە کراوە یانێ مکەمڵی ئەوەیە کە لە ناوخۆی وڵاتەوە دەکرێت ئێمە لە بیرمان نەچێ هەتا ئێستا چەند ئاکسیۆن و چالاکی زۆر مهم کرا یان ئەوەی کە لە پاریس کرا ئەوەی کە لە برلین کرا یا ئەوەی کە لە پایتەختی وڵاتانی ئوروپایی دەکرێت ئێستا بە مەقیاسی گەورە و بچووک بێگومان یان ئەم وڵاتانی ئوروپایی یان ئێمە پێمەوانە بێت کە ئەمانە بەستێن
یان پۆلیسەکانیان تێن کە تۆ بەڕای دەگەێنی کە ئێمە چالاکیێکمان هەیە تەزاهوراتی ئاکسیۆنێکمان هەیە ئەوان تێن تەنیا محافزەت لە تۆ دەکەن بەڵکو ئەمانە دەستگالێکی مخابراتی و دەستگالێکی ئەمنیەتیان هەیە کە زۆر بە وردی بە دوواداچوون دەکەن بۆ ئەم ڕەوشە ئەوان دەیبینن کە لە دەرەوەی وڵاتە لە تەجەموعێکی وەکو ئەوەی برلینە 100,000 ئینسان کۆ دەبێتەوە لە دژی کۆماری ئیسلامی ئەمە دەنگێکی ڕسایە ناتوان نادیدەی بگرن لە ناوخۆی وڵات لەسەر شەقام ئەوە پێینە 4 مانگە شۆڕشێکی شکۆدار و مەزن لە ئارادایە یعنی هەموو ئەمانە کە تۆ دەیخیتە پاڵیەک ئەوان دەگەێنێ بۆ نەتیجە کە ناچارن یان ئەو دەنگە ببیسن بۆیە لە ئێستایشدا ئەوەی لە دووشەما دەکرێت ئێمە کاتێکی زۆرمان بەدەستەوە نەماوە ئەگەرچی لە دەرەوەی وڵاتدا لە پایتەختی زۆربەی وڵاتانی ئوروپاییدا ویکەندەکان یاوەی کە شەمە یەکشەمە کە پێی دەڵێن بیکەن ئەو شەمە یەکشەمە بەردەوام ئاکسیۆن و تەزاهورات و ئەوانە هەیە بێگومان ئەم هەفتەیشە دەبێ و ئەوەیش کە دەکرێت لە خلالی ئەم چەند ڕۆژەدا بێگومان یا تەسیری خۆی هەیە و لەپاڵ هەموو ئەمانەدا خۆشبەختانە ئێمە لە بیرمان نەچێت لە زۆربەی وڵاتانی ئوروپاییدا ئێستا کۆمەڵی ئینسانی ئازادی خواست کە لەو تعریفا کە دەکرێت لە کاتەگۆری چەپەکاندا جێ دەگرن ئینسانە چەپ و سۆسیالیست و ئازادی خواز و سێکۆلارەکان بە ئێرانی و بە کوردەوە لە ئێستادا ئەگەرچی مەسەڵەن نانوەشتە بەڵام لۆبیگەریەکی گەورە هەیە کە ببێ بە ئەهرۆم فشارێک بۆ سەر وڵاتانی ئوروپایی کە ئەوان لەمە زیاتر مباشر لەگەڵ کۆماری ئیسلامیدا نەکەن لە بیرمان نەچێ هەرەوەی کە لە بلژیکا قرار و ئەو قرارە کە قرار و دەربچێت بۆی کە ئەستردادی ئەو تەروریستانەی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەو زندانیان تابعیەتیان بلژیکانە کە لە ئێرانە هەیە قرار و یعنی ئەو قرار و قەتنامە بە شێوەیەکی زۆر نهێنی لە پارلەمانی بلژیکدا بەڕێ بکرێت بەڵام هەر ئەو لۆبیگەریانە زەختیان کرد و ئاشکرایان کرد لە ئێستاشدا خۆشبەختانە ئەوانە دەورێکی مهمیان هەیە بەڵام وەڵامی پرسیارەکەی ئێوە ئەوەیە کە بەڵێ دەوری هەبووە و دەورشی دەبێت و بەپێی ئەو بۆچوونانە کە هەیە ئەو زانیاریانە کە هەیە ئەو مساحبانە و لێدوانی کەسانی سیاسی و پارلەمانتار لە وڵاتانی جۆرە و جۆرە کە تۆ گوێدەگری بۆچوونەکە ئەوەیە کە شەورای ئوروپایش یعنی ئەمە ئەرێنی یعنی ئەمە بەڵێ دەکات و ڕێی مثبەتی پێدەدا کە هەمومان هیوادارین بەڵام لە بیرمان نەچێ ئەوەی کە مەترسیە بۆ سەر کۆماری ئیسلامی ئەو شۆڕشەیە کە لە ناوخۆی وڵاتە هەیە ئێمە دەبێت ئەو شۆڕشە بەهێزکەین ئەو شۆڕشە بەهێز بێت دڵنیا دەکەم وڵاتانی ئوروپایی مەجبورن پاڵپشتی دەکەن دنیا مەجبور پاڵپشتی دەکا بۆیە زامنی سەرکەوتن ئەو شۆڕشەیە کە لەسەر شەقام لە ناوخۆی وڵاتە هەیە سلااو و لە خزمەتەن بڵێ بفەرمونون کاک مستەفا گەر نکتێک من لە ئاراستی قسەکان درێژێ قسەکانی کاک جوامێرە ئەمەوێ یەکشت بڵێم لە ڕاستیای یەکێتی ئوروپا و دنیای ڕۆژاوە ئەو کاتە تا ئەو کاتەی ئەیان دڵنیا بوون لەمانەوەی سەداسەدی کۆماری ئیسلامی بە هیچ شێوەیەک حازن نەبوون پشت لە بەرژەوەندی ئابوووریەکانی خۆیان بکەن ئەمڕۆ تا ئەو ئاستێ بۆ گەیشتون کە خەڵک و بزوتنەوەی خەڵک بەو قەناعەتە گەیشتووە کە بتوانێت ڕژیم بە هەموو باڵەکانیەوە بڕوات و کۆدەنگیەک لە ناوخۆی ئێرانەوە هەیە بۆ نەمانی ڕژیم و ئەمە ئەوانیشی ناچار کردووە بەوەی کە لانی کەم لە ئەمڕۆوە بەرژەوەندی دو ئابوووریەکانی دوا ڕۆژی خۆشیان لەبەرچاو بێت بێگومان ئەوان لە ئەمڕۆ پلانیان بۆ جۆری پەیوەندی لەگەڵ دەسەڵاتی داهاتوو ئەبێت ئێمە پتەوکردنی بزوتنەوەی ناوخۆ ئەتوانێت هاوڕام بە تەواتی لەگەڵ کاک جوامێر ئەتوانێت زیاتر لە ڕاستیە کۆدەنگیەکی دنیای ڕۆژاوای دەبکەوێتەوە لۆبیگەریەکان زۆر تەسیریان بۆ پێشتریش ئەم لۆبیگەریانە کراون بەڵام تا لە ناوخۆی وڵاتەوە تا شەقامەکانی ناوخۆی وڵات زیندویەتیەکی تەواویان پێوەنەوە کە بەداخەوە ماوەیەکە ئەبینین بەهۆی سینوسیبوونی ئەم
شۆڕشەوە من ناڵێم مردووە ئەڵێم ڕوتێکی سینوسیە ئەپێوێت و خەریکە لەم ڕوتە سینوسیە جۆرێک ئێستا بێدەنگی و هەیەوە ڕەنگە لە داهاتوویەکی نزیکە زیاتر پەرەپسێنێت شەقامەکان زیاتر بەکوڵ بن هاودەنگیەکان زیاتر ئەتوانێت ڕابکێشێت وە شەقامەکان ئەتوانێت لۆبیەکان ئەتوان پشتیوانیەکەم بۆ شەقامەکانیش ناوخۆ. بەڵێ هاوڕێ مستەفا تۆزێ کێشەی تەسویرتان هەیە گەر بتوانەوە ڕەفکن هاوڕێ جوامێر لە ئێوە بژنەفین واکنشی سەرانی جمهوری ئیسلامی نسبەت بەم تەسلیمە چی بووە؟ بەپێی ئەو خەبەرانە کە دەگەن بەپێی و شانە کە هەیە کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە ئاستی جۆرە و جۆردا هەر دوێنێ دەست واکنشیان نیشاندا ڕۆژنامەی جوان سەر سپای پاسداران و هەندی ئەندامی مەجلس و هەندێک کاربەدەستی سپای پاسداران یا وەزیری خارجە ڕایگەیان کە اتحادیە ئوروپا خەریکە تەقەل لە لاقی خۆی دەکا و ئەمانە چاوەڕوان کراوە کۆماری ئیسلامی هەڵوێستی دەبێ و هەڵوێستیشی نیشان دەدات کۆماری ئیسلامی چی لە دەستێت لەم هەڵوێستانەکە دەیکا کۆماری ئیسلامی زۆر بەداخەوە هەتا ئێستا بە هۆی ئەو مماشاتەی کە وڵاتانی یەکێتی ئوروپا و دنیای ڕۆژاوە کە لەگەڵ کۆماری ئیسلامی هەتا ئێستا کردویانە ئەویش تا ئێستا درێژەی بە سیاسەتی گرەوگانگیری خۆی داوە و من پێم وایە لە ئێستایشدا تەنیا ئەکسول ئەمەڵێک کە دەتوانێت نیشانی بدا هەر هەمان سیاسەتی گرەوگانگیریە یان ئێمە لە بیرمان نەچێ کۆماری ئیسلامی تا هاتووە هەڵقەی خودیەکانی تەنگ و تەنگتر بووەتەوە ئێستا دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەو دەسەڵاتە نییە کە ساڵی 1357 بەهۆی ئەو دەست بە سەراگرتنی شۆڕشی گەلانی ئێرانەوە توانی دەست بەسەر و شۆڕشا بگرێ و دەسەڵاتی خۆی و هۆکارێلی جۆراوجۆر کە ئێستا مەجای بەرنامەکە یانە ئەو دەرفەتەمان پێنادا کاماژە بە هەموویکەین توانی دەسەڵاتی خۆی بەسەر گەلانی ئێراندا بسەپێنێ دەسەڵاتێک هاتووە سەرکار هێشتا خەڵکی هیچ ئەزمونێکیان لێی نەبوو یانە خەڵکی وایەکیان لەسەر هەڵچنی بوو پیان وابوو کە دەسەڵاتێکی دیکتاتۆر ڕۆیشتووە دەسەڵاتێک هاتووە ممکنە یانێ خۆشببختی بۆ کۆمەلگا بێرێ خەڵک لە تەوەهومێکا بوو بەڵام ئێستا دوای 43 ساڵ هەموو ڕێگاکان تاقی کراوەتە بەرامبەر بە کۆماری ئیسلامیکە بەڵکو ئەم ڕژیمە لە ڕێگەی ئیسلاحەوە لە ڕێگەی خۆپێشاندانەوە لە ڕێگەی مانگرتنەوە ئەوەی ڕێگەی تاقی کراوەتەوە کە بەڵکو ئەم ڕژیمە لانی کەم دەرسەدێک لە مافەکانی مرۆڤ لە بەرچاو بگرێت لانی کەم دەرسەدێک لە ئازادیەکان بۆ خەڵکدا بین کە لانی کەم دەرسەدێک لە ڕەفاهیەت بۆ خەڵکدا بین کە بەڵام خەڵکی تر بێهیوا بوونەوە بۆ یەکە هەڕەشە گوڕەشەکانی کۆماری ئیسلامی ئەگەر بتوانێت حرکاتێکیشکە تەنیا و تەنیا لە چوارچێوە و هەڵقەی تەنی خودیەکاندا دەمێنێتەوە و من پێم وایە لە ڕێگەی هەندی دەست و پەیوەندی خۆی هەیە ئەگەر تەنیا کارێک کە بتوانێت بیکە ئەو سیاسەتی گرەوگانگیریەیە بەڵام دەبێت لە ڕۆژانی داهاتوویشدا ئێمە دیسان یان چاوەڕوان دەکەین کە هەڵوێستەکانیان هەڕەشەکانیان زۆر لەوە تونتر دەبێتەوە یەکێ لەو شانش کە هەڕەشە دەکەن نائەمنکردنی ڕێگەی بازرگانی ئاویە لە خەلیجی فارس و لە تەنگەی هورموز و ئەوانە من پێم وایە وڵاتانی ئوروپایی کە گەیشتون بەم قەناعەتەکە لە ئێستادا ئەوە هەڵوێستی گرتوون بەرامبەر بە کۆماری ئیسلامی بگرنەبەر بێگومان مکانیزمیان هەیە ڕێکاری یعنی ئەوەیش دەگرنەبەر بی لە هەموو ئەم مکانیزمانە دەکەنەوە کە ئەگەر کۆماری ئیسلامی واکنشێکی نیشاندا بیەبێ ئەقدامەکە چۆن بتوانن لە بەرامبەری و بوەستنەوە چۆن بتوانن کە ئەو ئەقداماتەی کۆماری ئیسلامی خونسا بکەنەوە. بەڵێ هاوڕێ مستەفا ئێوە نوکتێکتان لەبارەی واکنشی سەرانی جمهوری ئیسلامی وە هەیە؟ من لە ڕاستیە لەگەڵ ئەو ئەی کە خەبەرەکە خوێنراوە چوومە سەر وێبسایتەکانی کۆماری ئیسلامی ویستم بزانم ئەوان چی ئەڵێن گیرنا دوای چەند دقە وتارێکی دانا وتارێکە تەنانەت جۆرە پەلەپڕۆزەشی پێوە دیار بوو پڕبوو لە هەڵەی تایپی کە من بۆ شێوەیە تماشام کرد ئەویش بە هەمان شێوە وەک کاک جوامێر ئاماژەی پێدا وەک چۆن جوان وتویەتی ئەمە ئوروپا و یەکێتی ئوروپا ئەدا لە لاقی خۆی ئەوانش بە هەمان ئەو دەستەواژەیان بەکار بردەبوو کە ئەمە یەکێتی ئوروپا ئەدا لە لاقی خۆی و جۆرێک
زمانی هەڕەشە بەکاربردن و لە هەمان کاتە ئەو ئەگەرە هەیە نازانم ئەم چۆن ئەکرێت بەڵام جۆرێک جامی زەهر خواردن بکەن چون جمهوری ئیسلامی نیشانی داوە زۆر جار کە ئەکەوێتە تنگانەوە جامی زەهرە خواتەوە جا جۆری پەیوەندیەکانی خۆی چۆن لەگەڵ ئوروپا توانێت ڕێک بخات ئەتوانێت ئەو جامە زەهرە بێت بەڵام جامە زەهرێکی زۆر درەنگە و ئەیان کوژێت نابێ بەهۆی ئینیان بەڵام ئایا ئەتوانن گرەوگانی گیری بکەن لە ڕاستیە ئەگەر لە سێمانی ڕابردووەوە یەکێتی وڵاتانی و یەکێتی ئوروپا زۆر بە ڕاشکاوانە ڕایان گەیان کە داوا لە هاوڵاتیانی خۆمانەکەین سەردانی ئێران نەکەن تەنانەت من ئەمەوێ ئینکەم یاریزانێکی یەکێ لە تیپەکانی ئێران هەبوو ئێرانی بەجێهێشت وەختی ڕۆشت بووە و تویان بۆچی وتوی هۆڵاندی بوو وڵاتەکەم داوای لێکردم کە ئێران بەجێ بێڵم ئەمەش ینی چی ینی تەنانەت یاریزانێکیش لەلایەنی وڵاتەکەیەوە جۆرێک پێڕاگەنراوە کە تۆش ئەمن نیت ئەگرێت تۆی کە یاریزانێکی پیشەیت ئەکرێت تۆش وەکو گرۆگانێک ببرێ بەکارەوە ئایا لە حەشتی شعبی و لە هێزە نیابەتیەکانی خۆی ئیستفادە ئەکا بۆ زیاتر شێواندنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەرێکی هەیە بتوانێت ئەمانە بەکاربێنێت بەڵام لە ڕاستیە ئەوانش جۆرێک ئەتوانن بڵێن ئەبن بە کارتێکی سوتاو لەبەرەوەی ئەیتر کە سپای پاسداران بە تەواوەتی کەوتە حەڵقەی ترۆر و بازنەی ترۆرەوە ئەو کاتە دەسوەشاندن لێی بۆ لە وڵاتانی ڕۆژاوایی ئاسانترە بێت بۆ ئایا تەنگەی هۆرمۆزدا ئەخات لە ڕاستیە ئاسان نییە داخستنی تەنگەی هۆرمۆز تەنگەی هۆرمۆز داخستنی ئاوە ئازادەکانە بەڵێ ئێران زۆر جار ئەمە ئەڵێکە دای ئەخەم بەڵام ئەمەش ئاسان نییە و ئەو کاتە ئەو هێزە ئەمریکاییانە و ئەو هێزانەی وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا و یەکێتی ئوروپا کە لە کەنداوان ئەتوانن ببن بەو هێزەی کە دژی هێزێک وەستاوەتەوە کە ترۆریستە و هاتووە مەسیرە بازرگانیەکان داخات تا ئێستا نیان هێزێکی ترۆریست دێ مەسیرە بازرگانیەکان داخات بەڵام ئەم جارە تۆ ئەو وەکو هێزێکی ترۆریستیانی وەکو ئەلقاعیدەیەک ڕەفتاری لەگەڵاکە ینی وەکو هەموو ئەو هێزە نەیکە هێزی ترۆریستین ڕەفتاری لەگەڵاکرێت وە ناتۆ یا هەر شتێک هێزێکی بتوانێت بەرامبەری بوەستێت. بەڵێ زۆر سپاس کلیپێک ئامادەیە ئەوە ئەبینین جادینەوە لای میوانانی بەرنامەمان زیاتر لەبارەی اقتصاد بە شوێن ئەم بڕیارەوە قسە دەکەین. Jin nebejiyan nabe, jin jiyan azadi, jin nebejiyan shine, jin jiyan azadi, 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 jin jiyan azadi.
بنره او کولتی پشت گیری هبه تجارنا به بندستی ام به هوره بجین جن جیان آزادی ام به هوره بخیرین جن جیان آزادی او روش روشامه او حس حزامه او کت کدامه ام لبندان بشکنن جن نبه جیان نبه جن جیان آزادی جن نبه جیان شینه جن جیان آزادی 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 بەڵێ زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویست کە بینەرمانن ڕووینەوە لای میوانانی بەرنامە پێش لە ناوبڕەکەمان قرار بوو لەسەر اقتصاد بە دوایە تەسمیەدا قسە بکەین بە هاوڕێ مستەفا و قسەکان ئێدامادەین هاوڕێ مستەفا واکنشی اقتصادی چ دەبێت کاتێ سپای پاسەران لە لیستی تۆریسم قرار بگرێ بینەرێکی خۆشەویستیشمان هەر لەم ڕابتەوە پەیامێکی بۆمان داناوە دواتر لە هاوڕێ جوامێریە پرسن ئەوەی کە ئاخۆ کاریگەریە ئابوووریەکانی لەسەر خەڵکی ئێران چی ئەبێ جیاوازە لەگەڵ ئەوەی کە ئاخۆ لەسەر ڕژیم چیە بێت لە ڕاستیە لە چەند ساڵی ڕابردووە کۆرنسی ئێران یا پارەی ڕەواجی ئێران ڕیاڵە ڕۆژ لەگەڵ ڕۆژە لە داشکانایە و ڕووخانایە یەکێک لە کاریگەریەکانی ئەم گەماروانە جارێکی تر هەم دیسان ڕووخانی بێگومان ئەم بڕیارە تمەن و ڕیاڵ زۆر زیاتردا ئەبەزێوە ئەگەری هەیە اقتصادی ئێران اقتصادیەکە بەتایبەت لە دوایی کۆتایی هاتنی شەڕی 8 ساڵەی ئێران عێراقەوە اقتصادێکە مۆنۆپۆلیس و ئەم سپا لە ناوخۆ و لە دەرەوەی ئێران زۆرترین سەرمایە گوزاری کردووە و اقتصادێکی مۆنۆپۆل کراوە بە دەستی سپاوە بێگومان وەختێک دەسەڵاتێک ڕژیمێک ئەچێتە ڕەوتێک ئەچێتە ناو هێزێکی ترۆریستیەوە یەکێک لە بەندەکانی ئەو بڕیارنامەی یەکێتی ئوروپاش هەر چەشنە دانوستانێکی ئابووری لەگەڵ سپای پاسداران قەدەغەک سپای پاسداران و کەسانی سەر بە سپای پاسداران و بنەماڵەکانیان و ئەگەر هەڵە نەبوو هەموو ئەوانەی تێدا بوو دەی ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە لە ڕاستیە ڕژیم بەشێکی باش لە سەرچاوە ئابووریەکانی خۆی ئەو سەرچاوە ئابووریانەی کە هیچ کات خێر نەبوو بۆ خەڵکی ئێران بە پێچەوانەوە دەهاتە سەرفی ئەوە دەکراکە لە لوبنان و عێراق و یەمەن و فەلەستین و وڵاتانی ئەفریقایی و ئەمانە بەکارە هێنرا بۆ بەرژەوەندیەکانی ڕژیم و بەرژەوەندیەکانی سپای پاسداران بێگومان ئەوەی کە سپای پاسداران وەک باڵی سپای پاسداران تەنها باڵی سەربازی نییە سپای پاسداران باڵی بڕیاردەری سیاسیەتی بەتایبەت لەم دەورەشاکە بە قەوڵی خۆیان ئەڵێن محافزەکارەکان چوونە سەرکار سپای پاسداران باڵی اقتصادی ڕژیمە سپای پاسداران باڵی سەربازی ڕژیمە یانی ڕژیم بە شێوەیەک یانی سپای پاسداران زۆر بەمانە ئەمە توانین بکەین ئەو مانایە بکەینەوە ئەوەی کە سپای پاسداران چووەتە لیستی ترۆرەوە یانی ڕژیم بە هەموو ماناکانی چووەتە لیستی ترۆرەوە و فشارێکی اقتصادی زۆر زۆر بۆ سەردەسەڵات دروستەکات و ئەو کاتە هەر چەشنە پەیوەندیەکی بازرگانیش لە ڕاستیە قەدەغە لێکراو ئەبێت چون تۆ لەگەڵ هێزێکی ترۆریستیە قەدەغە خەریکی مامەڵەی سەربازیەکەی
جا ئەمە بێگومان کاریگەری لەسەر ئەو ئەبێت کە ڕژیم بەشێکی زۆر لە سەرچاوە مادیەکانی خۆی لەدەستەدا بەڵام بۆ خەڵکیش بێگومان کاریگەری هەیە چون هەر کات ئەو فشارانە دێت بۆ ڕژیم لە ڕاستیە جۆرێک سفرەی خەڵک تا دێت خاڵی تر ئەکاتەوە بەشێکی ئەو کاتە ئەبینین ڕەنگە باجەکان زیاتر بکات تەنان دەنگۆی ئەوە هەیە بۆ وێنە سوتەمەنی سعرێکی زۆر زۆر زیاترە تا لە هەندێک لە وێبسایتەکانی ڕەشیم ئەمە خۆم خوێندمەوە کە گوما باس لەوە کرێت لە سەرەتایی بەهارەوە نرخی بنەمایی بنزین بێ بە 7,500 تمەن ینی لیتری 7,500 من هەموو ئەمانە ئەتوانێت تەسیری زۆری بێ لەسەر خەڵک و بێگومان گوشارێکی زۆری شەکەوێتە سەر بەڵام خەڵک لە ئەمڕوانین ئەم لە ڕاستیە ئەم شارە اقتصادیە تازە نیە بۆ خەڵک وە بە حکمی ئەو دۆخی کە خود دێڕژیم درستی کردووە خەڵک فشارێکی ئابووری زۆریان دەست. بەڵێ زۆر سپاس هاوڕێ جوامێر بنیارێکمان پەیامی هەناردووە تەئەسیری تەحریمی سوپای پاسداران لەلایەن ئەوروپاوە لەسەر شرایەتی ئێستا چی دەبێت؟ بێگومان هەڵێک کە بێ هاوڕێ مستەفا ئاماژەی پێکرد بەڕاستی اقتصادی ئێران بۆ خۆی لە ئێستادا اقتصادێکی نەخۆشە هەر دوای شەڕی ئێران و عێراق و بەر لەوەی شەو دوای ئەوەیشە اقتصادی ئێران بەگشتی اقتصادێکی فەلەجە اقتصادێکی بیمارە یانێ اقتصادێکە کە لە ڕاستیدا لەلایەن کەسانێکی پسپۆڕ و شارەزاوە بەنامەی بۆدان ناڕژێ لە ڕاستیدا یان اقتصادێکە لەم ئاخرانەوەدا بە ئەو تعریفەی کە دەکرێت یان بۆتە اقتصادێکی دەستوری لە ڕاستیدا یان ئاوای لاتەوە بۆیە ئەو تەحریمانە کە دەکرێت یعنی هاوڕێ مستەفا بە ئاماژەی بە زۆر لایەنی کرد ڕاستەکە لە ئێستادا ئێمە دەزانین کە یان ئابووری ئێران بەهۆی ئەو گەماڕوانە کە لەسەر ئێرانە هەیە ئابووریەکی یان ئابووری داڕوخاوە تەوەڕم و هەڵاوسانی ئابووری زۆر زۆری کردووە و ئەوە کە دیسان دەڵێمەوە هاوڕێ مستەفا ئاماژەی پێکرد لە ئێستادا تەواوی یان ئەتوان بڵێم زۆربەی جەمگەکانی دەسەڵاتی ئابووری ئێران بەدەستی سوپای پاسدارانەوەیە و دوای هاتنە سەرکاری ئیبراهیم ڕەیسی بەو شێوە بەو هەڵبژاردنە کە لە ڕاستیدا ئەنتسابێک بوو کە کرا کۆماری ئیسلامی حەوڵیدا کە نەتەنیا دەسەڵاتە ئابووریەکەی بەڵکو زۆربەی دەسەڵاتە سەرەکیەکان هەر لە پارێزگاکانەوە بگرە هەر لە فەرماندارەکانەوە بگرە تا وەزیری ناوخۆی تا هەمووی ئەمانەی دەسەڵاتەکەی سپارد بە سوپای پاسداران دەسەڵاتەکانی سواردووە بە سوپای پاسداران یانێ ئەم تەحریمانە کە دەکرێت ئەم تەحریمانە ئەم ئەوەی کە کۆماری ئیسلامی بچێتە ناو ئەو لیستی گروپە تەرۆریستیەکانەوە لە ڕاستیدا شارڕەگی اقتصادی کۆماری ئیسلامی شارڕەگی تەقزیەی ئەو گروپ و دەستە و تاقمە تۆریسیانە کە لە ئاسی دنیادا هەیە یعنی هەموو ئەوانە دەبڕێ بە کورتیەکەی ئەو اقتصادی بیمارەی کە کۆماری ئیسلامی یعنی هەیەی و ئێستا زاڵی کرۆ بەسەر گەلانی ئێراندا زاڵی کرۆ بەسەر ئێراندا بەچوونە ناو لیستی ترۆڕی سوپای پاسدارانەوە بێگومان ئەم اقتصادە یعنی سەیری ڕوخانی هەرچی زیاتر تەسریع دەبێ و ئەمە بۆ خۆی سەیری ڕوخانی کۆماری ئیسلامی تەسریع دەکات بۆیە یعنی تەسیری سەدا سەد و ڕاستەوخۆ و زۆر زۆری دەبێت بە دلیلی ئەوەی کە زۆربەی دەسەڵاتەکان بەدەستی سوپای پاسدارانەوەیە و تۆ دەسوباڵی سوپای پاسداران دەبەستی تەنیا دەسوباڵی سوپای پاسداران نابەستی دەسوباڵی هەموو ئەوانەی دەبەستی کە سەرڕای هەموو ئەو وەحشێتانەی کە لە سوپای پاسدارانەوە دەیبینن بەڵام کەماکان درێژیان بە بازرگانی و بازرگانی خۆیان لەگەڵ سوپای پاسدارانەداوە لەمە دوائیتر ناتوانن بەو ئاسانیە و دەستیان کراوە نابێ دەستیان دەبەسرێ
ناتوان بەو ئاسانیە درێژە بە سات و سەوداکانی خۆیان لەگەڵ سپای پاسداران یا لە ڕاستیدا لەگەڵ کۆماری ئیسلامی بێت. کاک جوامێر ئەگەر کاک جوائین بێت لەسەر ئەوەی کە سپای ئابووری ئێران چۆن قۆرخی سپای پاسدارانە هەر لە سەرەتای شۆڕشەوە یەک نمونەی بچووکە بێنمەوە، هەر لە سەرەتای شۆڕشەوە ئەم شۆڕشەوە کە دەستی پێکرد کەڵک لە سیارەکانی کۆمپانیایەکی بەناو بەرهەمهێنانی شیرەمەنی و مەیهەن وەرگیرا بۆ ئەوەی کە خەڵک سەرکوت بکرێت. یانی چی؟ یانی میهەن وەکو کۆمپانیایە کە سەر بە سپای پاسدارانە ئەو کاتەی ئەزانێ ئینە دێ سیارەکانی خۆی ئەکەوێتە لەبەرەوەی ئینە ئەکەوێتە خزمەتی سپای پاسدارانەوە بۆ کوشتنی خەڵک، بۆ تەقەکردن لە خەڵک، بۆ هێرش بۆ سەر خەڵک. بۆیە ئەم اقتصادی کە بە هەموو جمکەکانیەوە ڕێگاوبان و زۆربەی ئەو کۆمپانیانەی لە ڕێگاوبانە ئیشەکەن یا لە سەدسازیە ئیشەکەن بە نمونەئینەڵێن یا گرێبەستیان لەگەڵ سپا هەیە یا پەیوەندی ڕاستە خۆیان لەگەڵ سپا هەیە. ئەوانەی کە لەگەڵ لە مەعادن و کانەکانە ئیشەکەن بە هەمان شێوە زۆربەی زۆریان ئەگەر بڵێن هەمویان ڕەنگە هەڵایشمان نەکرد بێ یا گرێبەستیان لەگەڵ سپا هەیە یا ڕاستەوخۆی سپا. بۆیە هەموو ئەمانە ئابووری ئێران لە ڕاستیام ئابووریە کە سەر بە سپایەوە لێدانی سپا لێدانە لە ئابووریە کە هیچ خێری نەبووە بۆ خەڵکی ئێران بۆ دەست و پەیوەندەکانی بوویەتی. بەڵێ هاوڕێ مستەفا لەبارەی اقتصاد لە زمانی شۆڕشی ژینە ئەم 4 مانگە بدوین دۆلار 44 تمەن تەوەڕم سەرسام ئاوەر قەرارگرتنی سوپا لە لیستی تەرۆریسم تەحریمی بەدواوە هەیە واتە سفرەی خەڵک خاڵی ترە بێت. ڕای ئێوە؟ من لە وەڵامی پرسیاری پێشتر تا عەرزم کردوتم بە حکمی جۆری ڕەفتارە سیاسیەکانی ئێران و ئەو گەماروانە کە دەرەنجامی ڕەفتاری سیاسی ئێرانن هەڵاوسانی ئابووری لە ئێران زۆر لە ئاستێکی بەرزایە، 2 ڕقەمی و تەنانەت گومان لە 3 ڕقەمی بوونی ڕێژەی هەڵاوسانەکرێت. هەژاری برسیەتی لە ئێران بێکاری و زۆر دیارە بێگومان ئەمانش ئەم ڕەوتەی داات و بێتەسیر و بێکاریگەری نابێت لەسەر ئەوەی کە جارێکی تر هەڵاوسانی ئابووری ڕێژەکەی زیاترەکات. هێڵی هەژاری کە ئێستا باس لە 14 ملیۆن و 15 ملیۆن ئەکرێت بۆ هێڵی هەژاری لە شارە نەک گەورەکانی وەکتاران لە شارەکانی شارە بچووکەکان بێگومان ڕەنگە هێڵی هەژاریش بەرز بێتەوە بۆ تا ئاستی ڕەنگە 25 ملیۆن و 20 ملیۆن بۆ لەبەرەوەی دۆلار لە بەرامبەر تمەنە ڕێژەیەکی زۆر زیاتر ئەچێتە سەر. من چەند ڕۆژ لەوە پێش لەگەڵ کەسێکا قسەمە کرد کە لە ڕاستیا ئابووریزانێکی باش بوو ئەیوت تەنانەت ئێستا 4,000 تمەنیش 42,000 تمەنیش نرخی واقعی دۆلار نییە بەرامبەر بە تمەن. هێشتا ئەو لەو ژیانی واقعی خەڵکە نرخی دۆلار زۆر زیاتر لەمەیەکە هەیە و تەنها خودی دۆلارە بە 44 ماوەتەوە ئەگینا ئەو شتانەی کە پەیوەندیان بە بازرگانیەوە هەیە لەگەڵ بە دۆلارکردنەوە بۆ دەرەوە وەسم بە ژیانی خەڵک زۆر زیاتر لە ئەگەر بە نرخەکەی بەراوەکەی 44,000. بۆیە خەڵک لە ڕاستیە ژیانی خەڵک لە دۆخێکی نالەبارەوە ئەمەش دەرەنجامی سیاسەتەکانی ڕژیمە بێگومان چاوە ڕوانی ئەوە کرێ قۆناغێکی سەخت بۆ خەڵک هەیە چون ڕژیم زۆر بۆ ئەوەی کە کەم بوودە ئابوووریەکانی خۆی و نەقسی اقتصادی خۆی پڕکاتەوە دێت فشار بۆ خەڵک دێنە چون ئیتر نەمەوە بەدووە بۆ ناتوانێت زۆر لەگەڵ دەرەوە پەیوەندی ببێت.
تاکس زیاترەکات یا ئەوەی کە ڕەنگە پارەی دەستکاتە چاپکردنی پارەی بێپشتیوانە کە هەموو ئەمانە کاریگەری نگەتیوی لەسەر ژیانی خەڵکەیە. بەڵێ هاوڕێ جوامێر با پرسیارەکەم وا بپرسم قەدەمی بەعدی سوپای پاسداران چی دەبێت هەم نسبەت بەو ئێقدامەی ئیتحادیە ئوروپا کە ئەیخاتە ناو لیستی تیرۆرەوە هەم لەبارەی اقتصادەکەی کاتێکە سوپای پاسداران لەناو ئەو لیستە قەرار بگرێ تحریمی بەدواوە هەیە وەکوتە کاک مۆستەفا لێدوانی کرد و قسەی کرد ئەفزایشی ئەو دەستمەزدەی وا قەرارە بیدا بە نیروەکانی بەخاترەوەی کە ڕایان بگرێت چۆن نیروەکانیشی ڕێزشی کردووە ئەو پارە لەکوێنە تەمینە بێت. بێگومان ئەوڵەنەوەی کە ئەقدامی بعدی سوپای پاسداران چی دەبێت لە ڕاستیدا ئینسان ناتوانێت ئێستا خوێندنەوەی وردی بۆ بکە بەڵام تەنیا تحلیلی سیاسیە و ئێستش کە بەحسی اقتصادی لە ڕاستیدا ئێمە وەکو کارناسێکی اقتصادی قسە ناکەین پێم وابێ زۆرتر جەنبە سیاسیەکەیە کە خەریکین لەو دیرگاوە لەو گۆشنگایەوە هەرسەنگانە بۆ بەحس اقتصادیەکە دەکەین بەڵام بەحسی اقتصادی بەڕاستی پێویستی بە کەسانێکی پسپۆڕ و شارەزا هەیە بەڵام یان ئەوەی کە هەیە کە دەیبینین بێگومان هەروەکە لە وەڵامی پرسیارەکانی پێشوویشدا هەم من ئەرزم کردو هەم کاک مستەفایش یانە وەڵامی دایەوە ئێستا جۆنگەکانی دەسەڵات اقتصاد بەدەستی سوپای پاسدارانەوەیە و سوپای پاسداران بەو پارە و بەو دەرامەدە و بەو داهاتە کە هەیەی یان توانیوە خەڵکانێکی زۆر دەستە و تاقم و گروپایەکی تەرۆریستی بکڕێت تەتمیعیان کا تەیاریان کا و لەباری سلاح و چەک و تەقەمەنیەوە ئەمانە پۆشتە و پەرداختەیان کا و هەمووی ئەمانەی لە خزمەتی مانەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەکارهێناوە ئەگەر کۆماری ئیسلامی بخرێتە لیستی ترۆرەوە بێگومان ئیتر کۆماری ئیسلامی بە شێوەی پێشوو دەسەڵاتی ئاواڵە نابێت کە بتوانێت بە کەیفی خۆی یا خەڵک تەتمیعکە گروپ و دەستە و تاقمەکانی تر بەو شێوە کە هەیە یان بتوانێت ئستفادەیان لێ بکە چونکە ئەو دەستە و تاقمە گروپانەیش لە ڕاستیدا داوای لێبوردن ئەم زمانە بەکاردەمە وەکو مانگایەکی شیردە تایسە لە کۆماری ئیسلامی استفادەیان لێ کردووە و ئەگەر بزانن یعنی ئەم مانگا ناتوانێت شیرەکەیان تەعمینکە بێگومان ئەمانیش لە مەقتەیەکی تاریخیدا لە نقطەیەکیدا مەسیری خۆیان لە کۆماری ئیسلامی جیا دەکەنەوە لە بیریشمان نەچێت لە ناوخۆی وڵاتیشە هەروایە بەشێکی زۆر لەو کەسانە کە هەتا ئێستا لەگەڵ کۆماری ئیسلامیدا ماونەتەوە بەهۆی بەهرەمەندبوونیان لەو ئیمکاناتە مادیە کە سوپای پاسداران بۆیان تەعمین دەکات سەرە ڕای هەموو ئەمانە حتا قشتێک هەیە لە قشتێک هەیە هەندێک توێش هەیە لە ئێراندا لەناو گەلانی ئێراندا ئەوانیش یعنی هەتا ئێستا پەیوەست نەبوون بە شۆڕشەکە بە دەلیلی ئەوەی کە ئەوان هێشتا کات نەگەیشتوێتە ئۆستوخانەکان ئەوان هەتا ئێستا بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانێت ژیانی خۆیان تەعمینکەن بەڵام ئەگەر هەموو ئەگەر ئەو ئەقتصادە زەرببینی بێگومان هەموو ئەمانەش لە نقطەیەکدا مەسیری خۆیان دەگۆڕن بەڵام لەبیرمان نەچێ ئەمە زۆر بەداخەوە ئەمە یەک ڕاستیە کە ئەم فشارە اقتصادیانە فشاری زیاتر بۆ سەر قشری کرێکار و زەحمەتکێشی کۆمەلگا زیاد دەکات بەڵام ئەمیش دەتوانێت پێشتر زۆر کەس تەوەقع لە شۆڕشی ژەنجیان ئازادی تەوەقع بۆ شوونەکان ئەوە بوو کە شۆڕشی فارسی پێ دەڵێن شۆڕشی گورستنەکان بەڕێوەیە بەڵام شۆڕشی ژەنجیان ئازادی هات لاپەڕێکی تازەی کردەوە بەڵام هیچ بە دووری مەزانەکە ئەم فشارە ئابوووریانە کە دێت بۆ خەڵک بە جۆرێک لە جۆرەکان دیسان ئەم شۆڕشی برسیەکان بە خۆیان سازمان دەدەنەوە چونکە کار دەگا بە شوێنێ کە تەرەف هیچ ڕێگێکی بۆ نامێنێتەوە هیچ ڕێگێکی بۆ نامێنێتەوە جگە لە شۆڕش دەبێ بۆیە یعنی ئەمە تەسیراتی خۆی دەکا و بێگومان هەم تەسیری مثبەتی هەیە و کورتماوەیشدا بەتاسفان تەسیری منفی لەسەر ژیان و گوزەرانی خەڵکیش دێت بەڵێ دەستان خۆش ماوەی بەناوەکە زۆر کەمان لە هاوڕێ مستەفا بژنەفین کە لەبارەی فشارگەلێکی سیاسیە و بدوین جمهوری ئیسلامی بدونە هیچ یاسایەک حکمەکان دەدرێت
خوبشاندەران لەسەر شەقام شوێکی وەحشیانەتێکیان نابەخۆر دەکرێت بە دوای ئەم تەسمیمەدا ئایا جمهوری ئیسلامی ئەتوانێت بەم ڕەفتارانەی ئەدامە بات واتە بۆ خەڵکی سەر شەقام ئەم تەسمیمە ئەتوانێت چۆن لێکی بدەینەوە؟ لە ڕاستیە ئەو ڕەفتارەی کە ئێستا کۆماری ئیسلامی هەیەی لەسەر ئیعدامە سەرڕۆکان ئیعدامە بینەکان ڕەفتارێکی تازە نییە، هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە هەر لە یەکەم ڕۆژەکانەوە لە ڕاستیاتوین بڵین یەکەم مانکانەوە ئەمە ڕەفتاری ئەم ڕژیمە بووەوە بۆ ئەوانەی کە دانی کەم تاریخی ئەم دەسەڵاتیان خوێند بێتەوە بە ڕەفتارێکی تازەی نابین. ئاخۆ ڕژیم چیەکات؟ ڕژیمی پاشایەتی لە ڕۆژەکانی وەک دەیخوێنەوە لە یەک ڕۆژە لە مەیدانی ژاڵە 30,000 نەفەری کوشت، بەڵام دەرەنجامی ئەو کوشتارە نەبوو بەهۆی ئەوەی کە خەڵکی ئێران لە ڕژیمی پاشایەتی بێدەنگ بن. لام وایە ئەم گوشارانە نابێ بەهۆی ئەوەی کە ڕژیمی ئیسلامی بێت دەست بەداری ئەم کردەوەنە ئینسانیانەی خۆی بێ بە پێچەوانەوە ڕەنگە ماوەیەکی بۆ ماوەی تەنات ئەگەر مانگە دوو مانگی بێت وەک کورەی شماڵی خۆی بخاتە دۆخێکی کورەی شماڵیەوە. ڕژیمی کۆماری ئیسلامی نیشانی داوە لە چەند دەی ڕابردووە گوێ بە ئەو گوشارە نێونەتەوەی یاندانی کەم لە ئاستی مافی مرۆڤان نادات و ئەسڵان ڕژیمێکە بەرامبەر بە مافی مرۆڤ بێدەنگە وەک بینیمان هەرماوەیەک لەوە پێش لە ڕژیمی کۆماری ئیسلامی لە لێژنەی چاودێری مافی مرۆڤ و مافی ژن کرایە دەرەوە لە لە کرایە دەرەوە لە نەتەوەیەک. بەڵام ئەخۆ ڕژیمی ئێران ڕەفتاری خۆی بەرامبەر بەشن گۆڕی نەیگۆڕیوە. لە ڕاستیە من لاموانیە ڕژیم ڕەفتاری خۆی بەرام نەرماییەک نیشان بدا بۆ بەرامبەر مافی مرۆڤ بەداخەوە ڕەنگە قورسیش بکاتەوە و بۆ ئەوەی کە چاوترسێنکردنی خەڵکی ناوخۆ چاوترسێن بکات وەک چۆن لە چەند ڕۆژی ڕابردووە ژمارەیەک لە چالاکانی ئیعدام کردووە ڕەنگە ئەم کارش بەداخەوە ئەنجام بداتەوە و بەردەوام بێ لەسەری. بەڵێ کاک جوامێر ماوەی بەرنامەکە زۆر کەمی ماوە ئەگەر نۆکتێکتان سەبارەت بۆ پرسیارەیەکە لە کاک مستەفا پرسییم هەیە یاخود ئەگەر نە دوای قسەتان ڕوو بە خەڵک یا شتێک کە لە تولی بەرنامەکە ئاماژتان پێ نەکرد بێت. سپاس بۆ ئێوە هەر کاتی بەرنامەکە 7 دقیقێکمان ماوە. لە ڕاستیدا شۆڕشی ژەنجیان ئازادی هاتووەتە قۆناغێک گەیشتووەتە نقطەیەک گەڕانەوەی نییە. من وەکو کاک مستەفا لە پرسیاری یەکەم داوتی تۆزێک سادی تێکەوتەوە پرۆسەی شۆڕشە پرۆسەی شۆڕشە کە دەستی پێکردووە بێگومان یعنی هەورازی نشێوی هەیە بەڵام تا ئێستا هەنگاوی بەرەو پێشە گەیشتووەتە نقطەی ناگەڕێتن دووەوە یا ئەمە دەبێ ئەمە بۆ ئەمە تەسبیت بووە کە ئەم شۆڕشە نەبوو ڕژیم و نەبوو خەڵک ناگەڕێتەوە دووەوە ئێمە گەیشتینێتە یان ئەو نقطە ئەمە ڕاستیەکە لە جارێک بە خۆ پێشاندان خۆی نیشان دەدا جارێک بە یادکردنەوە و چلەکان خۆی نیشان دەدا جار بەکاران جارێک خوێنکار بە شێوازی جۆرا و جۆر یان بە شێوازی جۆرا و جۆر یان خۆی نیشان دەدا. بەڵێ واتە ئەم شۆڕشە بەرزی و نزمی هەیە بەڵام گەیشتە ئەو قۆناغەیەکە ماندنی جمهوری ئیسلامی چوەتە ژێر پرسیار. نەتەنیا چوەتە ژێر پرسیار لە ساڵی 1396 بەرەو ئەمداوە یاری ناو باڵەکانی دەسەڵاتی ڕژیم کۆتایی پێهاتووە لە ئێستادا خواستی ڕووخانی کۆماری ئیسلامی بە پانتایی هەموو کۆمەڵگای ئێران لە ناو هەموو گەلاندا لە ناو هەموو چین و توێژەکاندا لە ساڵی 1996ەوە چاولێکە ئێمە تابەر لەوە ئاخێزەری گەورە لە کۆی دانشگا 78 تا 10 ساڵ فاصلەی بوو بەڵام لە ئێستادا ئەوانە بووەتە 2 ساڵ جارێ ساڵی جارێ ساڵی 2 جار و جۆغرافیای ئەمە زۆر زۆر گەورە بووەتەوە. کۆماری ئیسلامی دەسەڵاتێکی تۆتالیتری دیکتاتۆری ئینسان کوژە ئەمە بۆ گەلانی ئێران
یان ئەوەنە کە شتێکی غەریبێ و تازە کۆماری ئیسلامیان ناسی بێ بە ئێلمە بە هەموو ئەمانە بە کوشت و بڕی کە هاتووەتە سەرکار کۆماری ئیسلامی قەتڵە ئامی زندانیانی سیاسی لە ساڵی 1360 قەتڵە ئامی کۆی دانشگا 88 98 ئابانی 98 بە هەموو ئەو جنایەتانە کە کردیە خەڵک بە ئەلمە بە هەموو ئەمانە بڕیاری داوە کە چیتر ناتوانێت لە ژێر دەسەڵاتێکی بەم شێوە ئینسان کۆش دیکتاتۆر سەدەناوەڕاستی کە لەگەڵ هیچ کام لە بنەماکانی ئەنسانی ئەمڕۆیدا نایەتەوە ناتوانن چیتر بەم شێوە بژین بە کورتیەکەی ئەمە زانستینە یا شۆڕشە کەی شۆڕش دەست پێ دەکا لە نقطەیەکە کە دەسەڵات ناتوانێت بە شێوەی پێشوو درێژە بە دەسەڵات بدا و خەڵکان ناتوان بە شێوەی پێشوو لەژێر هەمان دەسەڵاتە بژین ئێمە لە نقطەیەکی ئاوادەین پرۆسەی دیالکتیکیە تەحەوڵ انقلاب ئێستا ئێمە لە پرۆسە انقلابیەکە داین ڕوخانی کۆماری ئیسلامی حتمیە بەڵام گەیشتێتە ساڵەکانی کۆتایی ئەزانی بۆیە ئەم شۆڕشە هەنگاو بەرەو پێش دەبێت بەرەو دووە ناگەڵێ بەڵێ زۆر سپاس هاوڕێ مستەفا لە حەدی چەند سانیە گەر قسەکتان ماوە منیش سپاسانەکەم کاک جوامێر منیش نەموت مردووە وتم ڕەوتی سینوسی خۆیە پێوێت بەرزی و نزمی خۆیە پێوێت و ئەم ڕەوتە سینوسیە بێگومانی مرۆ ڕەنگە وەک لەم ڕەوتە سینویە بەڵام ڕەوتی سینوسی خۆیە پێوێت و بەردەوام ئەبێت وە منیش لام وایە ڕژین تۆ ئەڵی ساڵەکان ڕەنگە من خۆشببینە تەنانەت باس لە مانگەکانی کۆتاییشی بکەم زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان و بە هیوای سەرکەوتنی شۆڕش و بە هیوای ئازادی زۆر سپاس کە بەشدار بوون لە نێوەم بەرنامەیە هاوڕێ جوامێر ماراوە هاوڕێ مستەفا زاهدی سپاس بۆ داوەتەکەتان زۆر سپاس بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی ڕاستەخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە هیوای ئاسۆیکی گەشت. آوارگی، رنج و درد، سرکوب و ستم و گرسنگی دیگر از تحمل فراتر است. آی هم زنجیران، روز ما فرا رسیده است تا کی دنیای وارونه بر پای نیستد. هنگام رهایی فرا رسیده، جهان باید زیر و زبر گردد. جهان از آن سازندگان آن است. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. نعمات و فراورده های انسانی و هر آنچه منشأ آسایش و شادی است تا کی در دست سود پرستان و غارتگران؟ دست غارتگران کوتاه تا این همه از آن همگان گردد. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. زنجیر هزاران ساله خواهد گسست. آن روز جشن پردوام کارگران است، روزی که استثمار شدگان رهبری جهان را در دست گیرند. آفتاب جاودانه خواهد درخشید. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری،